سڵاتان لێبێ و ئەم کاتتان باش بە خۆشحاڵەوە لە بەرنمەیەکی دیکەی ئێستاتیکاوە هاتمەوە وڵاتان ئەم جاریان دەشمەنێ و شاکارە هونەریەکانی کامەران قەرەداغیەوە لەگەڵمان شمنايان لاسا تردو عليهم شتريت نارايان عزيز شترين نارايان ما تمالو علينا تردو عليهم هررو هاتوايا پاییز در دولم هوایا رد بوچال عزیز هوا رد بوچال به تو خوش نیم در دولم در چمودال عزیز در چمودال یارنگش همین در دولم پریشان حالم دووبارە سڵاوتان لێبێت کا کامەران سپاس بۆ بەڕێستان کە دووبارە دەرفەتتان پێیان بە شێوەیەکی ڕۆحی لەگەڵ کارەکەی جەنابتابین سەرچاوە من زۆر زیاتر خۆشحاڵ بووم سپاس دەکەم هەر بەدەم گفتوگۆکردنەوە چاومان لە دەستی جەنابەتە بێت کە لەم سروشتە جوانەی باخی گشتیدا بتوانین وێنەیەکی جوان بنەخشێنین بۆ بیسەر و بینەرەکانمان و لە چوارچێوەیەوەشدا پرسیار دەکەم هەم پرسیارە دەکرێت بڵێن هونەریەکانت ئەم کارکردنی ژیان و چۆن هەبێت تا کۆتایی کا کامەران لە ساڵی چەندەوە وەکو حەزەکە حەزێ بۆ کاری هونەری ڕۆشت وەکو بەنامی پێشتر باسم کرد من هەر لە سەرەتا ئەم حەزە هەبوو چونکە ئەو حەزە کە دروستە بێ هەر لە بیدایەتەوە من لە ماڵی خۆمانانیە کۆمەڵێ لەو حەمە بینی لەسەر دیوارەکانە و کاتە مامەم کێشاو بووین هەستەکەم یەکەم بەرکەوتی من لەوێ دەستی پێ کرد دوایی کە گەشەی کرد زیاتر لە قۆناغی
متوسط ئەو کاتێ متوسع بەڵێ دووسێ ڕاست لەوێ مامۆستایەکەمە بوو مامۆستا ئەحمەد مامۆستا ئەحمەد بەڵێ ئەو مامۆستا چی بوو مامۆستا ئەحمەد خۆی مامۆستا ئەحمەد مامۆستای هونەر بوو مامۆستا هونەر بوو مامۆستا هونەریش بەردەوام خۆشەویستتر بوو یعنی نەسەکە وا بڵێم لە مامۆستاکانی بەتاکید وا بوو چونکە ئەجوای ئەو کە هەتا زۆر جیاوازە لەگەڵ مامۆستاکانی ترانی جیاواز لە مامۆستای دوو مامۆستا هەبوو مامۆستای وەزش و مامۆستای هونەر ئەو دوانە خۆشەویستی جوانی لە مەکتەبەکان کاک ئامران کە وانەی پێنجەممان لێ دەهات پێنجەم تاو کات 5 جوانەوە هەبوون بەڵێ پێنجەمیان کردو بە وەرزش و وێنە کێشان یعنی ئێمە لە سەرەتای وانەکانەوە تا کۆتایی چاوەڕێی وانەکەمانە کرد وانە بوو جا لەوە ناخۆشتر کە یان گۆڕیان کرد بە مادەیەکی تر ئەوە ناخۆش ئەوە بەسەر هاتووانە زۆر ئێستا خۆ مامۆسای هونەرم زۆر جار ئەڵم تخوا باوای لێ نەکەی ڕاستە زۆر جار کە داوام لێکە نایکەمەوە بەس پێت وایە ئەم بوونیەتە ڕاستە ئێمە بە شتێکی سادە وەرمانە گرت بەڵام هونەرەکە شتێکی خۆشەویستی بوو لە بوونیەتی هەمومانە بۆ نمونە ئێستا جەنابەت وێنەی با بڵێن سروش دەکێشیت باشە کەواتە سروشت و تەبیعەت لە بوونیەتمانە لەگەڵ ڕۆحدا دروستە بێت ئەمە شتێکی فەلسەفی قوڵە ئەگەر قسەی لەسەر بکرێت تاکید ئاوێتەبوونی سروش بە هەموو تاچەکەی هەموو تاچێک ئاوێتەیە بە سروش هەموو تاچێک بە تایبەتی بەسەر ئەو ئەجوایی لە کوردستانە هەیە هەریشێکمان ئەگەر خەڵکی گوند بین خۆشەویستیمان بۆ سروشت ئەزانی جیاوازە لەگەڵ خەڵکێکی شارە ئێمە بەرکەوتنمان زیاتر بووە وەکەوەی کەوا مناڵێک لە شارە گەورە بوو بێ ئەو جاریوە هەبووە لە بەهارانە تۆ بڕوات بەوە هەیە ئەوانەی کە لە گوندەکاندان یا ئەوانەی کە ئاوێتی سروشتن نەسەکە وا بڵێم زیاتر تێدەکەن کە سروشتیە لەوانەی کە لە نێو شاردان یعنیوانەی نێو شار تۆزە قۆرخ ینی چەقبەستوترن بەڵێ یعنی بۆ تەبیعەتەی ئەسە بۆ منوت جەنابی وێنە کێشێکی وەکو لە بەرنامەی ڕابردوودا لە هەفتەی ڕابردوودا باسمان کرد لەوانی لە گوندەکەتەوە ئەم هونەرە دروست بوو بێت یعنی ئەم بوونیەتەی هونەرە دروست بوو بێت کە ئەمڕۆ وێنە کێشێکی بەم شێوەیە لە دروست بووە یا شێوەکارێکی لەم شێوەیە دروست بووە من دڵنیام تەسیراتی هەیە وەکو تەسیراتی هەیە بەڵام ئەکەوێتەوە سەر زیاتر بەرەودان بەخۆت تۆ چۆن ئەتوانی تواناکانت بەرەو پێ بدەیت خۆشەویستی بۆ سروش چۆن ئەتوانی زیاتر ئەبدەیتی کەیتەوە خۆشبەختانە ئێستا خەڵکیش خەڵک زۆر بۆ سروشت بۆ ئاژەڵ ئێمە جاران بەڕاستی لە گوندەکانە ڕاستە سروشتمان خۆشەویست بەڵام بەشێکی زۆرمان دڕندە بووین بەرامبەر بە جانەبەرەکان بەرامبەر بە ئاژەڵەکان گەڕاوکردن لە کۆمەڵێک شتی ئەیان خستە پاڵدین کەوا تۆ چەند نازان چی بکوژی و ئەو نەخێتەگا و ئەمانە هەمووی مەسەن ئەوانی کە زیانێک گیان بە سروشت زیانێک گیان بە ئاژەڵەکانیان ڕاست بوو زەرێدە بەڵام زۆر بە شێوەیەکی دڕندانە لەلایەنە بردن تەعاملیان لەگەڵ جاریوە هەبوو کە ڕاوێنەکەت بەرازیان ناوە لەو مەنتیقەیە جاریوە هەبوو گورجیان نایڵە لەو مەنتیقەیە جاریوە هەبوو یعنی شتێکت نابینی تەسەوڕەکەی پشیلەیەکیان نەبینی مناڵانی جاران ڕاوێنەنە ئێستا سیرەکەی سۆ دڵخۆشێت شتە ماڵێک و سیرەکەی ئێستا من بۆ خۆم پشیلەیەک و سێ بەچکەمان هەیە لە ماڵەوە هەتا بوونە بەندامێکی خێزانە جوانە بۆیە ئەم ئاژەڵ دۆستیە ئەم سروش دۆستیە کە ئێستا ئەبدەیت بۆ تۆ لەگەڵ مرۆڤی ئێستا زۆر دڵخۆشکەی ئەمە بۆ هونەرمەند گرنگە کە لەگەڵ با بڵێن ڕۆحیەتێکە یا چۆنەڵێ ئاژەڵێکدا تەعامل بکات بۆ لایەن دەروونێکە قساکەم بەتاکید گرنگە ئەوە پەیامی هونەرە خودی پەیامی هونەر بریتینی لەوێنێ کێشان و دانانی تابلۆ هونەر لە پشت ئەوەوە فەلسەفەیەکەیە فەلسەفەی پێکۆژیان و ژیان دۆستی و ئاژەڵ دۆستی و مرۆڤ دۆستی و یەکتر قوبوڵکردن و ئەمانەیە هونەر واتە من ناڵێم بین هونەر تەنها لە نەسێکە یاخود لە درامایەکە یاخود لە پارچەی میوزیک یان لە گۆرانیەکە یاخود بێ لە تابلوێکا کۆی کەیتەوە ئەگەر لەما کۆی کەیتەوە ئەمە کاتە تۆڵوانێ بڵم ئەکتەرێکی باشی ئەگەر شانۆکاربی ئەگەر وێنە مەسەن لە بواری شێوەکار پێتەڵێن وێنە کێشێکی باشی ئەگەر خاوەنی فەلسەفە جوانەکەی هونەر نەبی کە ئەویش هەڵگری باگراوندێکی معریفی قوبوڵکراوی جوانی باش کاکامەران دەمەوێت پرسیاری ئەوە بکەم هەر لەگەڵ با بڵێن دروستکردنی وێنەکەدا بە هەموو کەسێ دەگوترێ شێوەکار ئاسایە بە هەموو کەسێ بوو تێشەوەکار بەس ناتوانین بە هەموو کەسێ بڵێ هونەرمەند ئەمە یەک ئەو جیاوازیە چۆنە ئەم جیاوازیە ئەکرێ من دانیشم بەرامبەر ئەم سروشتە وەکو خۆی بیکێشمەوە
بەڵام ئەوەی لای من جوانترە من چۆن بتوانم گۆڕانکاریکەم لەو سروشتا واتە هونەرمەند ئەبێ هەمیشە خالق بێ نەک هەوڵ با دروستکراوی مەخلوقێک دروستکاتەوە کە تۆ مەخلوقێکە دروست کردەوە وێنە کێشی ڕەسان کە شتێکت تازە دروست کرد یعنی تۆ خالقی بەدەر لەوەی خەڵک تکایەوە تێنەگا من مەبەستم مەسائلی دینی نیە خالق واتە تۆ دروستکەری شتێکی نوێ خۆی خاڵق وەکو خۆڵقێنەرەکەیە دروستکەرەکەی بەس تۆزە شتەکە قرس کرا قورسی لەگەڵ لەسەرمان باشە کاکامەران مەسلەی ئەکادیمی بوون و نەئەکادیمی بوون بۆ شێوەکار بۆ هونەرمەند گرنگە بەتاکید گرنگە چونکە من ناتوانم بڵێم ئەوانەی کە ئەکادیمینی توانیان نییە نا بەڵام کۆمەڵە کار ئاسانیت بۆکە وەک ئەوەی کە من ئێستا بمێ بە سیارە بڕۆم بۆ قەراخ تقریبا 48 دقیقەم پێ بچێت بەڵام ئەگە بە فڕۆکە بڕۆم زۆر کەمتر بۆ قەراخی بە نمونەیە ناوە باشە من تەنها تەسەورەکەم جیاوازەکان بەو شێوەیە چونکە ئەکادیمی بوون ئەو هینەت بووە ئەو مەسافەی گەیشتنە بە کارکردن بە تێگەیشتن بۆت ئاسان وە زووتر بە ئامانجەکە دەگەیت تاکید بە زووتر بە ئامانجەکە دەگەیت چونکە هەموو شتەکانت بۆ پوخت کراوە ئەم تەجروبە هەبووە لە ژیانی جەنابتە ئێستا من خۆم پەیمانگای هونەرە جوانەکانم تاوا کردووە چەند ساڵێکیش گەڕامەوە زانکۆ ئەم ساڵ زانکۆم تاوا کرد سەرکەوتوی بیت بۆیە وەک نەک هەر وەگلانیەوە لایەنە معریفەکەش زۆر ئیسفادی معریفەکەش بەتاکید لایەنە معریفەکەش زۆر ئیسفادی لەکە لەبەرەوەی تۆ ئەچیتەوە دیسان ئەبدەیتە بیتەوە لەگەڵ ئەوەشا من زۆر هونەرمەندی ژەبینم کەەوە ئەکادیمینین بەڵام کەسانی زۆر بەتوانە ئەما کەوێتەوە سەرچی ئایا ئەمە بۆ هەموو کەسێک ئەکرێ لەوانەیە هەموو کەسێ نتوانێت لەو بوارە بتوانێت سەرکەوتوو بێ بەوەی کە خۆی دروستکە ڕاستە کامەران پرسیارێک دێتە پێشەوە ئەو کەسانی کە هونەرین شێوەشیان لەگەڵ هونەریەکە دەگۆڕێت یعنی شێوەی ڕوخسار دەڵێن ئەسە جەنابێت یان ئەگەر لە دەرەوە بتبێنم نەشناسم دەزانم کە کەسایەتێکی هونەرمەندیت ئەوە چییەوە دەکات کە من تەسەورەکەم نابێ خۆت بە ئەنقەز وا خۆی جیا بکەیتەوە نەنە ئەنقەز نییە بەڵام هەندێک شتەیە تۆ بۆ نمونە لە ستایلی جلو بەرکتا زۆر ڕسمی نیت ینی حەزی زۆر بەشتی ڕسمیات و ئەوە نییە لە مەسائلی مەسەلەن ستایل و ئەوانە بە حکمی خۆت لەگەڵ ڕەنگایە ئێستا من ئەگەر بڕاکە لێرە نەبووە من حەزم لەوە بوو کراسێکی مەسەلەن سوور بێ کراسێکی شینێکی تۆق بێ بەڵام لێرە ئەو شتانە هەستەکەی ڕێگری زۆر لێکرانی ڕێگری کۆمەلگا کاکە لێرە هەر قساکرێ لەسەر ڕنگ و لەسەر هەموو شتێک قساکە کامەران پێت وایە بۆ کۆمەلگە ژیان دروست دەکات وەڵی ئێمە نەماوە تۆ شتێک بکەین کە لە سنووری کۆمەلگە زۆر دەرچێت بەڵێ باشە واتە بۆ خەڵک ژیان بژیت ژیان نەخێت من ئەسڵان لەگەڵ ئەوام هەر گوێش لە قسەی خەڵکیش نەگرێ بەڵام زۆر جار تۆ بێت تەحەفوزکەی لە پێناوی خێزان لە پێناوی مناڵ لە پێناوی کەبووی بە خێزانە ینی بەجددی ئەخرم بە پرسیارەتی خۆ لە جلوبەرگەکەوە تۆزانی زۆر جار کە قسە دەکەی زۆر جارەگە ڕازگۆ قسە نەکەی چونکە کە ڕازگۆ قساکەی ئەبێ بەترێنە بێ بە کۆمەڵێک بابەت لە سۆسیال میدیاوانە باسەکرێت کە ئەسڵەن شایانی ئەوەنی هەموو قسەی لەسەرکرێت و دوجار ئەمە بێ بە معسەری بۆ خێزان و بۆ بنەماڵەکەت و بۆ کەس و کارت یانی ئەمە کێشەکە ینی تۆ ناڵەن ڕازگویانە قسە دانیشی و کا کامەران پێ دوانی ئەمە بەلا ڕێدابردننی کۆمەڵگەیە نەک دروستکردنی کۆمەڵگە ئێمە چیت ئەمە خۆی هەر لەسەر لێ شێوانی کۆمەڵگەی نەک بەلا ڕێبردننی خۆی کا کامەران من هەمیشە ئەڵێم بە هاتنی ماس میدیا و دیجیتال میدیا ئێمە لە بری و خۆمان چاکین خراپتر بووین یعنی ئەو کاتێک کە ماس میدیا و دیجیتال میدیا نەبوو تەندروستتر مامەڵەمان لەگەڵ ژیان نادەکەن بەرنامەی پێشوو باسی هینمان کرد باسی تەکنۆلۆژیامان کرد کە کارەساتێکی دروست کردووە بۆ پێشکەوتن چونکە بەڕاستی بۆ ئێمە زۆر زوو بەرکەوتمان هەبوو بە تەکنۆلۆژیا و یەکێک لەوانشی کە ئێستش لە میدیاوە زەرەرەدا یەکێکە لەو بابەتانی کە ئێمە بە پەلە گەیشتە لامان هەڵە شەیانەش هاتین پەلە گەیشتە لامان و بەکارهێنانیشمان هەڵەیە بۆ نمونە هەریکێ لە وڵای خۆیەوە ئێتر ئازادە بۆی چیەکا و چی ناکا و بەبێەوەی بڕۆسێ و پەیجانەکە ئێستا یەکێ لە کێشەکانی تر کە من لە سۆسیال میدیای بینم یەک کەس کە کۆمنتێکی ناشرینە نووسێ
بەداخەوانی تر بە دوایە مەڕئاسا بە دوایتر بەبێ و بزانێ بابەتەکە چییە. ئەکەوێتە جوێنان و قسەکردن بەبێ و بزانێ مەوسەلەکە چیە. من یەکێ لەو کەسانی کە لە هەرێزە کە ئەمە ببینێ خۆی ببینێ بیریکەوێتەوە بابەتێکی دینی نووسرا بوو هیچ پەیوەندی بەسەر کوفرەوە نەبوو. ئەم بە ڕێزە خۆی نەنوێژەکە ئەوسا جوان نەلتیزامی دینی هەیە و هەموو یارێکی شەخواتەوە تەسەوڕەکەی یەک ینی حەوت دێرجۆری نووسی هەر دۆرجێر نووسی بۆ برادەرەکە ئەو ڕخنەیە گرتە بوو. پەیوەندی پێ گوتم باشە کوڕی باش وەڵی ئەوەی بزانم تۆ لە ژیان تا ئەلحەمدوشی لەبەرنی یعنی تۆ بۆ دەستێکرۆ بەم جوێنانە کاکەوە تەشیرە بە ئیسلام و بە دینی ئیسلام ئێوتم کاکی خۆ تۆ جارێ بابەتەکە خوێندێتەوە وتیناوە ئێوتم تۆ بۆ دوای ئەوە کەوتوی کە مادەم من شتێکم نووسیوە و تۆ بەدڵ تاوێ بە دوایە بکەوی. ئەمانە هەمووی خەلەلن کەواتە ئێمە بە شێوەیەکی عملی یاخود بە شێوەیەک ناچینە نێو ژیانی بەرامبەرەکانمانەوە کە بزانین مەبەست و مەرامی ئەم کەسێک چییە لە بڵاوبوونەوەی پەیامێکدا. بە تاچی دوایە وانە پێوتی خەلەلەکان ئێمە دوای بڕیاری خۆ ناکەوی دوای ئەبێ من دوای ئایدای ئەوەکەوێ مادەم کۆمنتی یەکەم نووسراوە ئایدیاکانیشمان تەندروست نین ینی بە تەندروستانە ناچین بە شوێن ئایدیاکانی بەرامبەرە. ئەمە دەلالە لەوەکە کە ئێمە کەمترین خوێنەرمان هەیە باش کاتێکەنەوە خوێندەوە تۆ قەتیسی تر تۆ بەتەمای چیت خوێندن و خوێندنەوە فەرقەکە جیاوازی کە ئێمە ئێستا زۆربەی خەڵکەوەی کە من بزانم بەشێک لە خەڵک خوێنەر نییە بەڵام بۆ بە متابع جیاوازی بینی خوێنەر و متابع ئەوەیە کە من بۆ نمونە متابعی سۆسیال میدیاکەم و ئەو بابەتە کەمانە خوێنمەوە بەڵام کە بوو بە سیمۆر وازی لێنم ئەمە شتێکی باشە ئەمەش هەر بەشێک لە سەقافەتی مرۆڤ پێشەخا بەڵام ئەبێ متابعێکی بە ویژدان بی و متابعێکی چۆن بڕیار بدەی لەسەر ئەو ئیشانە و حەق بی بە کارەکان بەڵام کە متابعێک بی تەنها دوای شتە نەشیاوەکان بکەوی ئەمە خراپ ڕاست کا کامەران دەتوێت ئەمڕۆ چی دروستکەیت؟ وەڵاهی من ئەمڕۆ حەزم لێ بوو ئەم بەشەی باخی گشتی وەرگتووە طبعا من هیچ نابینم لێرەوە لە پشت کامێرەوە دوایی بۆ تەجێڕینەوە باشە سامپڵێکی ئێوە وەرگتووە باشە چونکە هەم لەو حەکەمان بچووکە و کاتەکەش زۆر زۆر کەمە باشە هەوڵ بین لە کەمترین کاتە بێت. ئەی گرنگە هونەرمەندێکی شێوەکار لە تەبیعەتێکی بەم شێوەیەدا بێت بە تایبەتی من با فۆکسەکەم لەسەرەوە بێت لە ناوجەرگەی باخی گشتیدا کافتریایەکی جوانت دروست کردووە کافتریاکە بووەتە پشودانی گەنجەکان کە دێنە ئێرە پشوویەک دەدەن پشوویەکی ڕۆحی بێ پشوویەکی جەستەیی بێ پشوویەکی دوورکەوتنەوە بێ لەو ژاوەژاوەی کە لە ماڵ و لە ژینگەکەتا هەیە. ئەم هونەرمەندە دەیەوێت ئەمە ببەخشێ بە گەنجەکان کە ڕوو لە کافتریاکە دەکەن. بەتاچیت یەکێ لەو بەرنامانی کە من بەلام و گرنگە کە بۆمان داناوە ئەمە تەنها لە کافتریایەکە خۆی نبینێتەوە ئەمە زیاتر ئەچێتە ڕۆ ئەچێتە ناو شوێنێکی هوەری ئەدەبی کللتوری چونکە وەکو جەناب تەزانی باخی گشتی هەر لە سەرەتای دروستبوونەوە جیاواز بووە باخی گشتی بۆ خۆی تەقسێکی تایبەتی خۆی هەبوو ڕاست ناوجەرگەی شار بووە ئەتوانم بڵێم چۆن مزگەوتی گەورە سەر چەندین مزگەوت هەیە لەم شارە چەندین مزگەوت بەڵام کاڵی مزگەوتی گەورە بۆ خۆی تەقسێکی تایبەتی دینی جیاوازی هەیە ئەم تەقسە جیاوازە وای لێ کردووە مزگەوتی گەورە جیاواز بێ باخی گشتیش بە هەمان شێوە باخی گشتیش کە ئەڵی باخی گشتی هەموو ئەو باخانەی تر کە هەیە ئێستا بەڵام باخی گشتی تەقسێکی هوەری ئەدەبی ڕۆشنبیری جیاوازیە بۆ ئەگەر بە دوچوونی بۆ بکرێ بینین هەر لە سەرەتایی زووەوە ئەم باخە هونەرمەند و ئەدیب و نووسەر و کۆبوونەوەیان تیا کردووە کۆڕ و سیمیناریان تیا کردووە و خەڵکە جوانەکانی ئەو کاتە سەردانی کردووە بۆیە جیاوازیەکەی باخی گشتی زۆر جیاوازە لە شوێنەکانی تر هەر بەم هۆکارشەوە هەر ئەم هۆکارە دوای لێ کرد کە ئێمە دوای ئەوەی لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی لەیلاخان بەڕاستی من هەموو بەرنمەیەک بە ئەرکێزانم سوپاسی بکەم وەفاداریە ئەمە شایەنێتی چونکە دەستی سەرەکی ئەو خاتونە توانم بڵێم لەوەتی تخوا دوای مەڵێن ماستاوەکە لەوەتی شارەوانی سلێمانی هەیە و ئیداری سلێمانی هەیە بڕوا بێ سەرۆکی وا دڵسۆزی خۆی نەبینەوە بەم شارە
چونکە بەجددی گوێگرتنیکی جوانی هەیە بۆ هوەر گوێگرتنیکی بۆ خەڵکانێک ئەتوانی بیبینی ئەتوانی ئارایی خۆتی پێ بگەینی لەبەرەوە هەستەکەم شایانی ئەوەیە کە لە هەموو بابەتێکە باس بۆ ناودنا باخچەی کافتریایی باخچەی ناوەند وایە هەڵە نیم بەتەکیید من لە پێشان ناوم نا باخ کافێ باخ کافی ئامانجم لەوە بوو باخ وەکو باخ و بابەتێکی تر وەکەوەی باخ میوزیک ئەوەی کە سیمفۆنیا هەیە سیمفۆنای باخ بەڵام ئەو کاتە بەداخەوە کە هیچ بە دوچوونمان بۆ کرد ناوی تر هەبوو بەوە ڕێگەیان پێنەدا دوای کە ناومان نا باخی ناوەند چونکە ئەم باخە ناوەندی شارە ناوجەرگەی شارە بۆیە ناوەکە بۆ شێوەیە ناوەندی باخی گشتیشە ناوەندی باخی گشتی بەوانەیە ناوەندی باخی گشتیشە بەدەل لە شارەکە باشە چونکە لە هەر چوار لاوە ئەو هاوڵاتیانە یاخود بە تایبەتی گەنجەکان کە دێن پشوو دەدەن کافتریاکەیان لێوە دیارە کامران پرسیارێک دێتە پێشەوە لە دانانی کافتریا یا شوێنێک بۆ پشودان گرنگە بەدەل لە کاری ئەوەی پێ دەگوترێت سەرمایەداری تۆ بتانی هوەریشی لەگەڵا دروستکەیت بەتاچی دوایە بەڵام شوێن بۆ شوێن ئەگۆڕێ لەوانەیە ئەم ئەجوایی کە ئێستا لە ناو باخی گشتی ئاتوانی بیکەیت نتوانی لە شوێنێکی داخراوە ئەمەیە فەرقەکە بەڵام خۆی هوەر ئەکرێت ڕۆچێتە هەموو جومگەکانەوە ینی بچێتە کافتریا بچێتە پەرلەمان بچێتە ئەنجومەنی وەزیران بچێتە سەرۆکاتی شارەوانی ینی گرنگە هوەر بوونی هەبێت لە هەموو ئەو شوێنانی کە ئێمە پێی پێ ببین چونکە جوانی لە هەر شوێنێک بوو هوەر لەوێ مەجای تیانی هەر شوێنێک کە جوانی ویست جوانی تیاوێ هوەری بەرەناوە باشە بچمە سەر پرسیاری کە چەند جار ڕۆحی خۆتت لە وێنەیەکدا نمایش کردووە بەیان جار لە هەموو تابلووەکە پارچێک لە خۆم جێشت خۆتە خاڵی کردوێتەوە نەسەکەوا بڵێم لە هەموو تابلووەکە پارچێک لە خۆ جێ هێڵی ئەم تا کە جێ هێڵی مەبەستم وەیە کاتێک کە تابلۆکەت ئەگەر بیشی فرۆشی بڕواکەی کە لە هەر شوێنەکەی بینیتەوە هەستەکەی حەزەکەی بیگرێتەوە باوەشت و بیگرێتەوە بۆیە قسە تەقلیدەکە وەکو منداڵێکی خۆتی لێ منەڵێم هەموو پارچێکی خۆتان جوانە ڕێگوان چونکە ئازای کە دراوە ئەو وێنەیە دروست کردووە ئەو ڕۆحی تۆ بۆ دروستی کردووە زەی چۆنە بە پرسیارەتێک لە هەموو لەوحەیەکە ئێستا تۆ لەوانەیە لێوە بیشی ژمێری نەزانی چەند هەزار جار من ئاوام کردو ڕاست چەند هەزار جار تۆ مەلمەس و فڵچەی خۆتەکەیتە سەر ئەم شوێنە ئەمە وزێ مەتاقی خۆتەکە سەرفەکەی و بەشێکە لە ئیجابات و لە سلبیاتی خۆت کەڵەکەیتە سەر تابلوێک بۆیە زۆر جار کە ئەبینی لە تابلوێک ئەبینی جۆرێک لە ئارامیت پێبەخشێ و تەسەورەکەم هەندێک جاریش کە تابلۆ ئەبینی بێتاقەتی پێبەخشێت شەرنی هەر ئارام و کاتەوە بەدەلەوە پرسیار و وەڵامەکانی منیش بەجێ نایڵی تەرکیزیشی لای لەوحەکەیە ئەمەش گرنگە بە تایبەتی ئەمە بۆ مەسەلەی پیاو ئەزانی بەرپرسیاردەی قورس ئەسا ئافرەت دەڵێن چەند هەستێکی هەیە لە یەک کاتا دەکرێت قسە لەگەڵ بەرامبەرەکەی بکات و هەستی لە شوێنەیەکە بێ باشە وەڵام من لەمانە منافەسیانەکەم ئەمە گرنگە کابران کە بتوانیت لە چەند لایەکەوە ئسپادەجودی خۆت بکەیت ڕۆڵی خۆت ببینیت بەتاکیدەوە ئەوەش ئەکەوێتەوە سەر جۆرێک لەوەی کە تۆ چۆن ئاشنا بوویان خیبرەت هەیە لەگەڵ کارەکەتە بۆیە ئەوەی کە ئێستا ئیش ئەکرێ من لێرە سروش ئیشەکەم دەسمە و کەمترین کات تەرکیزە بۆیە زیاتر ئەگەر ئێستا ئیشم کردایە لە تابلوویەکی تعبیریە نەمەتوانی ئاوا قسە لەگەڵ کەم لەبەرەوەی تعبیری زیاتر تەرکیز و هۆش و یعنی ئەوانی کە زیاتر چێ بەلای دەربڕین و ئایدای خۆتی تایە ناتوانانی بەم شێوەیە قسەشکەیت و کاری جوانە لە کاتی وێنەکێشاندا ئەوە لە بەرنامەی ڕابردوودا هەفتەی ڕابردوو گوێمان لەوە گرت کە دەنگێکی خۆشە هەیە واقعا مجاملە ناکەم بەجددی وەریگرا بەجددی حەقێ بە گۆرانەکەی مامە سەعەدنان کەریمیە بەڵام ئەو گۆرانی کە بەردەوام لە کاتی وێنەکێشاندا بیڵێیتەوە یا حەزی لێ بێت وەڵا زۆرن گۆرانەکان کە ئێڵێمەوە بە تایبەتی فۆکسەکەم لەسەر وێنەکێشانە گۆرانەکانم پیرانەیە من پیرانەیە نییە جا پیرانە قەت نامرێت نەزانی ئەڵێ ئەوەی پیرێکی نییە با بڕۆ پیرە بکرێت هەیە ڕەحمەت لە گۆڕی
مامۆستا کەریم کابان باشە مانە بەڕاستی مامۆستا کەریم کابان هەڵێت چی وڵی لەوانەیە بڵێم من کێشەمە زانی لە چیایە باشە کێشەم لە بەرکردنە ینی من زۆر جار بەس لەگەڵ خۆی هەمووی ئەڵێمەوە ئێستا یەکێ لەوانەیە کەلسوم لەگەڵ هەموو گۆرانیەکە ئەڵێم و بەس لەبەرم نییە بەس ئەوەی مامۆستا کەریم کابان ئەوەی ئەی تەمەنی پەڕەسرینم ئەوە زۆرم حەز لێت یعنی هۆنراوەکەی مامۆستا ئیسماعیلە ئەحمەد محەممەد بەڵێ 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 یەکێکە لە شاکارە جوانەکان بەڵێ محەممەد بەڕاستیەوە بەجددی ئەو گۆرانیش ڕۆحی بە بەراکراوە بە دەنگی مامۆستا کەریم کابان عجیب وانە بەدەر لە گۆرانیەکە کاکە ئەی تۆ بۆ شعرەکە بۆ ناڵێم شعرەکە لەگەڵ ئاوازەکە و لەگەڵ دەنگەکەیە ئەمانە هەمووی تێگەڵ کێش کراون و وەکو وێنەیە بەردەست جەنابتان وێنەیەکی جوانیان کێشا ئەوەیە ئەنی کە هەستەکەی وێنایەکت بۆکە کە هەستەکەی تۆ پێشتر ویستوتە ئەمە بکەیت بەس بۆت نەکرا جوانە خۆی من زۆر جارزانی لە تابلۆشە تووشی ئەوە بم سوفەی کرۆ تابلوی هونەرمەندێکی جیهانیم بینیوە لە شوێنەکە سیم کردووە ئەم تابلۆیە حەزم کردووە هی من بێ جوانە چونکە لەوانەیە هەستم کردووە جاری وە هەبێ ئەمە لە زاکیری منە ئەم تابلوێ بوونی هەبوو غیرەت لە هیچ تابلوێ کردووە کە کەسێک کرد بێت وەکو جەنابتان دەڵێن حەزی کرد بێ خۆت بێ غیرەیەکی هونەری باشە کردوتە بەتاکید ئەوە نەگەر من هەموو هونەرمەندێک نەکرد بۆ وێنەی کێشان ڕابێ بۆ میوزیک بۆ گۆرانی بۆ شانۆ ئەمە هەمووی هەیە هەموو جۆرێک لە غیرێ کەس حاشا لێ هەمومان هەمان خۆی من تەواوی بەرنامەکە لە وچاندا لە وچاندان بەو شێوەیە وچانێکی ڕۆحی دەدەم لەگەڵ جەنابتا من بۆ خۆم ڕۆحێتێکی هونەریم تێدا ینی حەزم بە هونەرە من دڵنیاشمەوانی کە ئێستا دانیشتون بە دیارێمەوە حەزیان لە هونەرە هونەری شێوەکاری بێ هونەری موزیک بێ هونەری هەر چۆن بێت تا کۆتایی چەندین بابی جیاوازمانەیە بەڵام پێم خۆشە بچمە وچانێک بە دەنگی هونەرمەندێک باوەکو بەرنامەی ڕابردوو بکەین باشە دیسا وەرە ناتوانم بۆ نابێ نابێ نابێت بەڵام ئامادەکاریم بۆ ئامادەکاری نەکردووە پێت خۆشە بچینە لای گۆرانێکی مامۆستا کەریم کابان شاکارێکی جوانە دوای دێمەوە سەر ئەی تەمەنی پڕەسرینم ئەڕۆی ئاوەڕ دەڕۆینە ناوبڕوو دێنە وڵات Özgememiş vakfe buna Güçtemenim var zevaya Durla khamu tarihiya Tenha kullim ben asyaya Özgememiş vakfe buna Güçtemenim var zevaya Durla khamu tarihiya Tenha kullim ben asyaya Regam savda Dünyayı Kazaya O serdane Getir çiğkem Lem temana Kelamu Peşimane
كجي يستايا خم دريا يوم بوكالاريم شافولا لغير ياني منالي ما بكنينم بخمآت كجي استايا خم دريا يوم بوكالاريم شافولا لا سجارة كان يا جاري زرت خانا يتامي وبسي بغري لا يوري ورنشيني دار أرخام أي هوريان شاوم نطمين إيقاريكي بربارا قاسم واري ملام يشتايا وشاويستيم هربدارا دووبارە سڵاوتان لێبێت کاک کامەران یان چەند جوان ئەڵێت ئەی تەمەنی پڕەسرینم ڕۆی ڕۆی ئاوە ئاوە نادەیتەوە لەگەڵ هەموو هەنگاوێکدا لە عومری من ئەسریتەوە زۆر جوانە هەرگیز خەمت لە تەمەن خواردووە بۆ پیری بەڵێ نا نەت خواردووە نەوەڵا لەوانەیە بڵێم هەموو تەمەنێک لە مەرحەلی خۆیان زۆر جوانە سم زۆر جا پێمەڵەن بۆ قژ بۆ یاغ ناکەیت و بۆ لێ ناکەیت من هەستەکەم لە هەموو ئانوساتێکی تەمەنە ئەگەر پیاوێکی عاقڵ یاخۆ ژنێکی عاقڵ بی بە پیاوانە قسە نەکەین جوانە ئەو سیما پیرێ و کە وردە وردە بەرەو کامڵ بوون ئەڕۆی یەکێ لە جوانەکانی ئەوەیە هەندێک شتێ بەلای تۆ گرنگ نییە بۆ منمونە سەمە ئەگەر بێن بڵێن مامۆستا کامەران وڵا فڵان کەس باسی کردووە وەریشی ناکەین بەڵام لەوانەیە لە مەرحەلەیەکی گەنجیە دنیای خەفەتم بۆ بخواردایەوە بە دوایە بڕۆشتمایە بەڵام ئێستا هەرچی بڵێن باسی کەن من زۆر ئەتیادی وەرەگرم جوانستەکەم لەلام گرنگ نییە شتە ئەو گرنگ نەبوونەی هەندێشت بۆتە هۆکاریەوەی کە هەر جوان بمێنیتەوە بەتەکیت یەکێ لەوانەی کە ئەتەوێ بمێنیتەوە زۆر خۆت وابەستەی ئەو کاتانە مەکە کە مەسەن خەفەتی لێ بخۆی هەوڵ ببزانە لە کەمترین کاتە چارەسەری کێشەکەوکە ئەگەر زۆر چارەسەر نەکرد لەکوێ بەدەستەوە نەهات من پێم باشە بی بچڕێنی لەگەڵ ئەوانیم گرێ بیتەوە کە گرێ بیتەوە بە ڕۆحتەوە کە ئازارێ بەڵێ ئیتر ئەو چەند یەکێ لەوانشی کە من زۆر خۆشە بەلام و شانازی پێوەکەم لە هەموو کاتێکە کە کێشەمەیە من خەومەیە خەومیە کە خەوتم ئیتر تەواو دوایی کە هەسام ڕێک فۆرمات دەبێتەوە خەویش پشووە بەڵێ هەروە بوومە ینی هەستەکەم یا لەو کاتانی کە من کێشەم هەیە بێتاقەتە بم خەومیە ویکێ لەو شتانشی کە زۆرم پێ خۆشە لەو کاتە کەس پرسیارم لێ نەکا بڵێ ئەوە چیتە کامەران دەمەوێت پرسیارێکی قوڵ لە جەنابە بکەم بەڵێ چۆن لە مەسەلەی بە تایبەتی لە هەستی هونەرمەندێکە بەرپرسیارەتی جەستە و ڕۆح چییە لە لای هونەرمەند سیکە مەبەستەکەم ڕوونە من قەنەعەتم وایە جەستە تەنها ئامرازێکە بۆ ڕۆشتن بۆ خەوتن بۆ شەڕکردن بۆ بەرەنگاربوونەوە بۆ هەڵگرتنی بابەتێک ئەوەی کە کارەکانەکە جوانێکە ئەوەی کە ناشرین تەکە ڕۆحە جوانە کەواتە
ئیشی جەستە تەنها ئامێرێکە ئەم دەسەی بن هەمان ئەو دەسەیە کە بە خاوەن پێداویستێکی تایبەتەوەی بۆ نمونە کە هۆشی لای خۆی نیە جوان بۆ ناتوانێت وشەکە لە بەرەوەی ڕۆحی لە بەرەوەی هیزری ماندووە ناتوانێت وە جەستەکە زۆر جار جەستەکە نایەت هەر ئەو جەستەیە ئەتوانێت پەرداخی ئاوی پێ بخۆی ئەشتوانی پەرداخێک زەهری پێ بخۆی واتە ئەوەی کە بڕیار ئەدا لەسەر مانەوەی تۆ جوانی تۆ عەقڵی تۆ تێکەڵبوونت ئاوێتە بوونت بە ژیان بە سروش بە ئاژەڵ بە خەڵک قوبولکردن ئەو ڕۆحە بەرپرسیارەتە قورسەکە ئەکەوێتە سەر ڕۆح بەڵێ تاکید سەر ڕۆح بەڵام ئەوەی کە جێبەجێکارەکەیە جەستەکەیە جەستەیە تەنها ئامرازێکە وەکو هەموو ئەوانەی ترکە تۆ بەکارێنیت خۆی ئەمە تێڕامانێکی خۆڵی ئەمەی منە منێت من وابیرەکەمەوە خەڵکی تر لەوانەیە وای پێ باش نەبێ بەڵام من وابینم جەستە تەنها ئامرازێکی هەڵگرتنی ئەم فڵچەیە دانانی ئەم فڵچەیە بەڵام ئەوەی کە بڕیار ئەدا ئەم فڵچەیە لەکوێ بێ ئێستا من لێرە بەدەسم بڕیارم لەکوێ دایانێم ئەمە دەسمە بەڵام ئەوی کە ئازەدا بۆ چێ جوانە جوانە کامەرا من سەرنجی ڕەنگەکانم ما ڕەنگەکانێ کە دانا هەر یەکۆ ڕەنگێکی جیاواز بوون بەڵێ لەم ڕەنگە جیاوازانە چەندین ڕەنگی دیکە دروست دەکەیتەوە من پێم خۆشە بوو لە ژیانیشدا ئێمە بتوانین هەر چەند ڕەنگمان جیاواز بێت بتوانین ڕەنگی کە و نەخشی کە دروستکەین زۆر جوان ئەمە ڕێک فەلسفەی ژیان کە تۆ هێناو بۆ ناو ڕنگ ڕێک ئەوە واقعی حاڵە پێشتر باست لە یەکتر قبولکردنەکە کرد بەڵێ باشە تەبیعەتەکە کرد ئەزانی ئەم ڕنگانی کە لە بەردەست جەنابتان چەندین ڕنگ وەکوتم چەندین ڕەنگی کەمان بۆ دروست دەکاتەوە بەڵام ئەوەی کە گرنگە ئەو ئەقلەیە چۆن بتوانین ئەو ڕەنگە دروستکەینەوە چۆن بتوانین خزمەتی یەکترکەین چۆن بتوانین بەدڵی یەکترکەین وانە ئەمە ڕێک ئەچێتەوە بۆ کوێ یەتەوە بۆ ئەو قوبولکردنە ئەو سەقافەتە کە ئێمە چۆن توانین خۆمان گۆشکەینەوە جارێکی تر ئەبدەیتێکی عقلی خۆمان بکەینەوە و حیزبایەتی یاخود نەتەوایەتی یاخود هاوڕێتی یاخود باوکو کچێتی باوکو کوڕێتی برایەتی بە پێوەرەکانی خۆی بکەین تۆ زانی سەردەمێک بوو برە برا قسەی ناکرد لەسەر ڕنگ لە کاتێکا ڕنگ مڵکی هیچ کەسێک نییە جوانە هیچ حیزبێک لەم کوردستانە ناتوانێت بڵێ ئەوە ڕەنگی منە هیچ حیزبێک ناتوان بڵێ ئەوە ڕەنگی تۆ نییە ئەسا سروشیش ڕەنگی دروست کردووە بەتاکی وانە کەواتە بۆ ئەوەی کەوا ئێمە ئەمە تێپەڕێنین پێویستمان بە باگراوندێکی معریفی سەقافەتێکی جوان ئەستا سپیەکەمان تەوا بوو سپێکە دانینەوە ئەو سپێ چەند ڕەنگە بۆ دروست دەکات وڵی ئەم سپێ بۆ هەموو ڕەنگەکان پێویستمان پێ بۆ هەموو ڕەنگە چ ڕەنگێک پاشای ڕەنگەکانە سێ ڕەنگی سەرەکیمان هەیە و سوورە و زەردە و شینە تۆ لەم دوو ڕەنگە من ئەگە بچمە شوێنێکەوە تەنها و دوو ڕەگەم پێ بێ ئەتوانم تر ئیشی خۆم کەم لەو شوێنە لەگەڵ سپیە باشە لە ڕووی لەبەرکردنی جلوبەرگە و زۆر جار بە جلوبەرگ دەڵێن ڕەش پاشای ڕەنگەکانە بەس لە ڕووی وێنە کێشانەوە چی پاشای وێنەکە هەموو کەسێک کۆمەڵە ڕەنگی لا جوانە و سەبۆ منێکە لەو ڕەنگانی کە لە زۆربەی کارەکانمان ئی حەزم لێتی حەزم لە ڕەنگی وۆکەرە تقریبان ئەم ڕەنگەوەکەر ئەم ڕەنگە کە زەرد نییە و ئەکەوێتە بینی ئەو تۆزە تاریکترە بەڵێ هەیە حەزی لە ئەسان ڕەنگی ڕەش و سپی دوو ڕەنگی بێلانیان پێوتێ و ناچنە قاڵبی ڕەنگە ئەساسێک ئینەکەوە مەڵێن کە تۆ ئەفزەڵەتی تەواوی بیتێت چکە من ئەتوانم بە ڕەنگی ڕەش سەوە بتوانم لە شینەکە کۆمەڵە و ڕەنگە تۆخە لە ڕەش و سپی لە ڕەش و سپی ڕساسی دروستە بێت و نەوتیش دروستە بێت ئەبێت تۆزێک سەوزی تێکەی یان تۆزێک شینی تێکەی ئەمانە تۆزێک ڕنگ هەیە لە لای ئێمە نییە مەسەن ڕەنگی نەوتی نییە و تۆزێک نەوتی نییە ڕەنگە هینەکەیە ڕەنگە بە چ ڕەنگێک نەوتی دروست دەکەیت بڵێن ڕەنگی نەوتی نییە بەڕاستی تۆ ئێمە نەوت ڕەنگی نەوتی پێ ناڵێ باشە کۆمەڵێ ڕنگ هەیە کە ئێمە توانین ئیشی لەسەرکەین ئەو ڕنگانی کە هەمانە تەلاعوبی پێکەی لە کاتەکەی خۆتە کا کامەران من کەیفم وەرگرت بەو کاتێک کە لەگەڵ جەناب تا بەڕێمان کرد لەو دوو هەفتەیە کە لەگەڵ جەناب تا بووین من ئەم بەرنامەیە بە تایبەتی زۆر گرنگە بەلامەوە و پێش بەرنامەکە و ئێستش دەیڵێمەوە پێم خۆشە لەگەڵ ڕۆحی ئیشدا بەرنامە بکرێت ئەمڕۆ کە بەرنامەمان کرد لەگەڵ جەنابتا
لەگەڵ ڕۆحەکەدا کە هوەرەکەی جەنابتە هاتین ئیدامەمان بە بەرنامەکەیە لەگەڵەوەشدا ڕاستە دەست و پەنجەی بەڕستمان مانوو کرد وەگەڵێ بیر و فکری جەنابتمان مانوو کرد بەڵام بەدەرلەوە مناقشەیەکی بابەتیانە هەم فەلسەفیانەش مناقشەکەمان کرد ئەوە نەبوو کە تەنها کاتێکی بەرنامەیەک بە فیڕۆ بدەین من خۆشحاڵ بووم کە تاو کات لەگەڵ جەنابتا بووم وێنەکە گەشتی نەکوێ تەواو بوو وەکو تاو من هیچم لێ دیار نییە تەوان تۆ زۆر ناخۆشە بەڵام ئێستا بۆ تۆ زیاتر چێژی لێبینی وەک ئێمە زیاتر لەبەری تۆ پشتر بەرکەوتن بەرین نەکەوتوی کە ئەیبینیت بۆ تۆ زیاتر پێم وایە سپرایزەکە باشترە مفاجەیەکەوەیە کا کامەران جوانترین وێنە وەک کۆتا پرسیار کە دروستت کردی بێت ڕۆحت پێیا بێ ڕاستە ئەوە گرنگە هەموو وێنەیەک ڕۆحی پێدەدەیت یا درێخی ناکەی لە وێنەکەدا کە لەگەڵ یا دەست و پەنجەکە دەجۆڵێنی بەڵام ئەو وێنەی کە زۆر گرنگ بوو بێت لە تەجروبەی ڕابردوودا تا ئەمڕۆت چ وێنەیەک بووە یەکێ لەو تابلانی کە من زۆر خۆشمەویست تابلۆیەکم هەبوو لەسەر کۆچە کۆچ هەستەکەم یەکێ لەو تابلانی کە زۆرم خۆشەویست کە ئێستا لای هاوڕێکمە لە ئەمریکایە ئەو کڕیەوە لێم ئەو تابلوێکی ترم هەیە 2 مەترونی و هەڵەنە بە مەتر و 65 ئەویش 4 ئەسپە لەناو فۆرمی ئەسپەکانە دێهاتی کوردستانی تایە کە ئاماژەیە بۆ شۆڕشی هەر چوار پارچەی کوردستان چونکە سەری ئەسپەکان ئاماژەیەکەکە یەکیان تەواو بەرز بۆتەوە سەری لە فەزایە ئاماژەیە بۆ کوردستانی باشوور و ئەسپەکانی تریش مەرحەلە سەریان بەرز بۆتەوە ئەو ئومێدم وایە بتوانم ڕۆژێک بێرە تەمەنا بمێنم هەر سەری ئەو چوار ئەسپا لێک ئاستا بێ بۆ شۆڕش ئەمە یەکێک لە تابلوانی کە ماومە و چەند جارێکیش مشتری هەبوو تا ئێستا نەفرۆشتووە نەوەڵام زۆرترین داواکاری و خواست لە ڕووی مادیەوە تا چەند ڕۆشتویت تابلۆم فرۆشت بێ بەڵێ مادیەکە دەڵێن بەڵێ وەڵاهی پێم وایە وایان زۆر شخصیە زۆر شخصیە تابلۆ هەبووە یامە بە 2000 تا 2000 دلار تابلۆ هەبوو یامە بە 3000 دلار تابلۆش هەبوو یامە بە 200 دلار باش هەرچەند وتم کۆتا پرسیار بەڵام با ئەمە بکەمە کۆتا پرسیار لەم شوێنە و لەم سروشتە جوانی باخی گشتیدا بەڵێ هەوڵیاوە لێرە پێشانگا بکەیتەوە بە تاکید کردوشمانە کردوشتە لێرە دوسێ جار کاری سمپۆزیۆمان کردو لێرە ئەوی ژوونەرمەندان ڕاستە خۆ لێرە وێنیان کێشاوە و ئێمە کاتێک کە ئیشیشمان لێرە کردووە بەردەوامە ئەو کار و چالاکی هوەریانە ئێستا لە بەرنامەمانایە لە چەند هەفتەی ئایندا سمپۆزۆمێکی شێوەکاری زۆر گەوراکەین و هوەرمەندەکانیش ئێستا لەوەی ئامادەکاریمان بۆ کردوون و ئینشەڵڵا ئاگادارتانەکەینەوە کاتاگەر کاتان هەبوو خۆشحاڵ دەبین گەورەمان کرد خۆتان گەورن سپاس من تێر نابم لە پرسیارکردن و لە قسەکردن لەگەڵ جەنابتا یەکێک لەو بەرنامانی بەڕاستی زۆر ئاسوودە بووم ڕێزداریت چونکە هەستم کرد لەو نەمەتە تەقلیدیە دەرچوین لە پرسیارە تەقلیدیەکان دەرچوین و بەڕێزیشتان ڕێزداری کارکتەرێکی جوان بوون بژێت لەبەرەوە زۆر مرتاح کەواتە کارمان لەسەر ئستاتیکاکە کرد جوان بینیەکە کرد جوان ئیشمان لەسەری بۆ خۆشت ماشەڵڵا پڕی لە جوانی لە جوانبینی خۆتانەوەیە سپاس بۆ جەنابێ بەس جاری پێشوو هەستەکەم قاتێکم لە دەزە چاو زۆر بەخوام زۆر بڕوان بە چاو نییە باشە بەس لەوەیانە بڕوا بەس بە تاکید قاتەکەم لە دەزە ئیتر بزانم چۆنە بێ هیوام سەرکەوتنی جەنابتانم زۆر سپاس قسەیەک هەیە وەکو کۆتایی نەوەڵای هیچم نییە بەس ئەو ماوە من پێم خۆش بوو ئەم تابلوەیە کە ئەمڕۆ کێشام باشە پێشەشەکەم بە ئێوە زۆر سپاس بۆ دەست و پەنجەی ڕەنگینت جێشانازیت ئەو وێنەیەش یەکێک دەبێت لە وێنە دانسقە و پیرۆزەکان کە لای ئێمە بمێنێتەوە سپاسانەکەم دەست و پەنجەت خۆش خێر بێن زۆر سپاس بۆ جەنابێت تر هیوادارم لە قسوورمان ببورن لەش ساغویت ئەجوایی ناو باخی گشتیش و ئەم کافتریایەش هەر کاتێکەوە هەر کاتێک لێرە وەڵم هەر بە ڕێزێک هەر ڕاگەاندکارێک هەر کەناڵێک پێویستی بێ بێ لێرە ئیشی لەسەرکە دەرگا کراوەیە و کاراسانی بۆ پێی لە خزمەتێ من لێرە و بانگێشتی تەواوەتی کەناڵەکان دەگەم کە بێنە لای جەنابێ کەسایەتێکی خانەدان کەسایەتێکی ڕووخۆش کەسایەتێکی ڕێزدار کە لەم دوو هەفتەیەدا ئێمە
توانیمان بەرکەوتنمان هەبێ لەگەڵ جەنابتا و خۆشحاڵیشت کردین. سپاس بۆ کاتە زیێڕینەی کە پێت بەخشین. سپاس بۆ ئێوە بەڕاستی بەرنامەکەتان زۆر سپاس ستاتیکە. زۆر سپاس بۆ بەڕێز کامەران قەرەداغی کە لە بەرنامەی ستاتیکاوە لەگەڵ مابوو. لێرەدا منیش بەجێتان دێڵم و لەگەڵ جوانی نەخشاندنی وێنەکەی کامەران قەرەداغیدا هیوام کاتێکی خۆشی و خۆشببختیە و هیوادارم وەکو وێنەکە کە مامۆستا کامەران دروستی کردووە گەش و خۆشببخت بن و گەشتبین بن بۆ ژیان. خواتان لەگەڵ بێت.